پرسیارێکی تر لە پرسیارەکان باس لە ئەو کاتاکەکەوە دایکێک لە دۆخی شیردانایە بێگومان هەمومان حەزەکەین کە لە گەورەی و فەزلی ئەو مانگە بەهرەمەند ببین بەڵام هەمیشە بێ لایەنە تەندروستەکانیش ڕەچاو بکەین. هەندێک لەو خانمانە پرسیاریانەوە ئەوە بووە ئایا لە کاتێکە کە ئەمان دایکی شیردەن و بە شێوەیەکی سروشتی شیرەدەن بە مناڵەکانیان بە ڕۆژوو ببن ڕۆژوەکەیان زیانیان بۆ ڕزق و ڕۆزی مناڵەکانیات کە شیرەکێتی؟ پرسیارێکی جوانە تەوان ئەمەش خۆشمان ڕۆژانە لێمان نەکرێ و پرسیارە تاوان بە پێی تەمەنی مناڵەکە ئەگۆڕە ئێمە ناتوانین بڵێن ژنێک شیر دەربوو بە تاعاتی با بە ڕۆژ و نەبێ زەرەری پێگەنێ بۆ نمونە مناڵەکەی ساڵ و نیو زیاترە یا سەر و ساڵە هەموو خواردنێکە خوا لەم کاتە دایکەکە ئەتوانێ بە ڕۆژ بێ بەڵام ئەگەر هاتوو ئەم دایکە شیردەرە مناڵێکی تازەبووی هەیە بۆ نمونە لە خوارد 6 مانگەوەیە کە خواردنی ئەم مناڵە تەنها لەسەر شیری دایکێتی لەم کاتەیە ئەو مناڵە تاوان پێویستی بەوەیە هەموو ساعات یا 2 ساعت جاری دایکی شیری پێبات ئەم ڕۆژوە کە بە ماوەیەکی دوور و درێژ بخایەنێت یعنی زیاد لە کەیسە ڕۆژووی 12 ساعت زیاتر بێت تەسیرە کاتە سەر کوالیتی واتە نەوعەتی ئەو شیرەی کە ئەیە بە مناڵەکە بۆیە ئێمە دایم ڕێنمای و دایکانە ئەکەین بۆی هەم زەرر بە تەندروستی مناڵەکە نەگەیەنێت و خۆشی کە دایکێک شیر دەربێ زوو برسیە بێ پێویستی بەوەی ئەکسترا کالۆری وەرگرانی کالۆریەکی زیاد لە ژنێک وەرگێکە شیر نایە بە مناڵ بۆیە پێویستی بەوەی زوو خواردنی باش بخوا بۆی هەم زەرر بە زیانی خۆی نەگەێنێ هەم بە کۆرپەکەی نەگەێنێ ئەمە تاکو 6 مانگ کە مناڵەکە بەس تەنها شیری دایکی ئەخوا بەڵام لە دوای ئەوە ئەگەر بێت و مناڵەکە خواردنی تر بخوا ینی خواردنی تاوکراوی تری هەبێت ئەگەر شیریشی پێبا بەس لە هەمان کاتە ئەتوانێت دایکەکە لە وەکو خانمی دووگیان لە شەوە تعویزی ڕۆژەکە باتەوە یاخود سەپلیمنت هەیە چەند بە شێوەی حەپۆوانە کە هەیە چەند مەڵتی ڤیتامین و شتی تایە کە بۆ شیرەکەی ئیسیفادەی لێکە ئەتوانێت ئەوانەش وەرگرێت.